هەرچەندە منداڵانی توشبووی شێرپەنجە ئامادەی پێشانگاکەنین لەبەر بارودۆخی تەندروستیان، بەڵام کارە دەستڕەنگینیەکانیان و تابلۆکانیان دەرخەری ئەوەن، ئەوانیش خاوەن بەهرە و توانای خۆیانن. ئەنا ڕۆژێکەیە کە ڕۆژی گیانی شێرپەنجەی مناڵە، گرنگیش لەم ڕۆژایمە زۆر جار کار لەسەر دوو ڕاستیەکەین. یەکەم بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستی، دووەم پەیامی گەیاندنی ئەو مناڵانەیە کە توشبوون بە شێرپەنجە لە مناڵانە یەکسانیە بە مردن، و ئەوەی ئیمڕۆ دەیبینی هەموو ئەو کارە دەستیە جوانانە هەمووی ئەو مناڵانەیە کە ساڵانێک لە نەخۆشخانە هیوا لەژێر دێری و لەژێر چارەسەردان، و بەسپاسەوە لەگەڵ ڕێکخراوی مناڵ پارێز کامی شۆک و ماڵێک کارمان کردو توانیمانەکە ئەم پێنجشانگایە ئیمڕۆ بکەینەوانێ، و لەگەڵ ئەوەشدا توانیمان دەرخەری ئەو ڕاستیە بێ کە ئێمە توانیمانە هەم جگە لە چارەسەری زانستی لە ڕووی دەرونی شۆپاڵپشتی تەواومانە بێ کە ئێمە لە هەموو بەشەکانی مناڵان بەشێکەیە کە تایبەتە بەلایانی دەرونی، چونکە چەندێک چارەسەری زانستی پزیشکی کە گرنگە بۆ مناڵەکان لایەنە دەرونیەکەش ئەوەنە گرنگە بۆ ئەو مناڵانە. بۆیە ئێمە هەموو ساڵێک توانیمانە لەگەڵ ڕێکخراوی مناڵ پارێز چالاکیەک لە چالاکیەکان ئەنجام بدەین، و ئێمە ئەومان بەلاوە گرنگە کە چەندێک حاڵەتەکان هەبێ ئێمە دەبێت ئەوەنە کار لەسەر بڵاوکردنی هۆشیاری تەندروستی بکەین بۆ دایکان و باوکان. پێشانگاکە تابلۆی 84 منداڵە کە لە نەخۆشخانەی هیوا ڕۆژانە لەگەڵ وەرگرتنی چارەسەر دروستیان کردووە. پێشانگایە بریتە لە 84 لەوحەی مناڵەکانی نەخۆشخانەی هیوا کە ڕۆژانە کاریان لەگەڵ کراوە و کە هاتوون چارەسەریان وەرگرتووە، ئیشیان بۆ کراوە، بڵێن کانواسیان پێدراوە، ئیشی خۆیان کرەوە، هەندێکیشی ئەو ئیشانە کە لەسەر ئەیفۆر کراون و خستماتە ناو لەوحەیەکی ترەوە، و کاری دەستی مناڵەکانیش لێرە هەیە. کاری دەستی مناڵەکانیشمان پیشان داوە بە بۆنەی ئەمڕۆ کە بڵێن ڕۆژی جیهانی شێرپەنجەی مناڵ ویسمان یادێ بکەینەوە لەو نەخۆشیەکە چۆن ئێستا مناڵەکان خەریکن شەڕی لەگەڵاکەن و بەرەنگاریە بنەوە، و ئێمەش پاڵپشتیان بین بەڕاستی لە هەموو لایەنێکەوە بێ پاڵپشتیان بین. ئێمە زیاتر ئیشەکەمان ئەوەیە کە لە باری دەرونیەوە زیاتر ورەی مناڵەکان بەرزەکەینەوە، کارێکین کە پێیانەڵێن کە ئێوە خۆڵقێنەرن ژیان کۆتایی نەهاتەوە، ئەوانیش هەماش بێ ماڵنەوە کە بەم ئیشانیان کە ژیان بەردەوامە. ساڵانە لە ڕۆژی شێرپەنجەی منداڵاندا بۆ دەرخستنی توانە و بەهرەی منداڵان وەک پشتگیریەک کارە دەستیەکانیان لە ڕێگەی پێشانگاوە نمایش دەکرێت. خستنی لایەنی هونەری مناڵەکانە کە چەند بەتوانان لەگەڵەوەی کە کۆمەڵی عیلاجی زۆر قورس بەکارێنن، بەڵام هێشتا هەر هیوایان هەیە، هێشتا هەر ئەتوانن ئیشی جوان بکەن. بەپێی ئامارێکی نەخۆشخانەی هیوا لە ساڵی 2022دا نزیکەی 212 منداڵی توشبووی بە نەخۆشی شێرپەنجە تۆمار کراوە و ڕۆژانە چارەسەر وەردەگرن. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.